باخی ئەو هاونیشتیمانیە کوردەیە کە داینابوو لە ژێر سێبەری بەحەسێتەوە، بەڵام بووە شوێنی مردنی. شەوی سێشەممە ئەحمەد حوسێنی تەمەن 72 ساڵ لەگەڵ هاوژین و برای هاوژینی بە چەقۆ و ئاسن و بوتڵی غاز کوژران. ڕووداوەکە لە گوندی چیمەنی پارێزگای کەرکووک بوو. بەپێی ئەو خواردن و خواردنەوانەی لە ژوورەکان بکوژەکان وەکو میوان هاتوونەتە ناوماڵی ئەحمەدەوە. کوژراوەکان سێ کەس بوونە، یەکێکیان خاوەنی ماڵەکەیە کە کوردە و دوانەکەی دیکەش یەکێکیان هاوژین و ئەوەی دیکەی برای هاوژینەکەی کە بووە کە لە نەتەوەی عەرەبن. لە نێو زۆربەی ژوورەکان پەرت و بڵاوی هەیە، پێدەچێت بەرگریان لە خۆیان کردبێت، بەڵام دەرەنجام هەر یەکە و لە ژوورێ کوژراون. خاوەن ماڵەکە لە ژووری میوان و هاوژینەکەی لە گەرماوەکە و برای هاوژینەکەشی لە چێشخانەی ماڵەکە کوژراون. پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کردووە، هەرچەندە کامیرەکانی چاودێری لەلایەن بکوژەکانەوە بردراون، بەڵام پۆلیس دەڵێت ناسراون و بەم زوانە دەستگیر دەکرێن. کۆمەڵی خەڵکن سیان چوار کەسانێک دایانتە سەر مەزرعەیەکە ئەوسن بە کوشتنی ئەمان ئەم سێ کەسە لەوێ. ئەمە دیارە پێشوو ئەی ناسن خلافەیەکە بۆ لە بینیانە و تهدیدیش کراون. ئجراعاتمان بەردەوامە ئەو کەسانش دەستنیشان کران کەەوە ئەنجام دەری ئەو تاوانانە. ئێستا فەرمانی دادوەرگرینیم بۆکە و تا بچینە شارێکی دیکە لە بەرەوەی دەناو شاری کەرکووک نەماون. ئەحمەد جوتیار و ئاژەڵدار بوو. ماڵی یەکەمی لە چەمچەماڵە کە هاوژین و نۆ مناڵەکەی لی دەژین و ماڵی دووەمی لە گوندی چیمەن بوو. کۆمەڵی خەڵک چوونەتە لای باوکم دانیشتوونە بە خواردنەکانیان دیارە، یعنی دانیشتە شەربەتیان خواردووە، کاڵەکیان خواردووە. اینجا کە دەسوپایانیان بەستاوە ئەمە دزە چۆتە سەریان، یعنی کابرایی کەوا چۆتە سەر ئەمان بۆ دزی چووە. اینجا بتڵێ غازیان داوەتە سەر باوکمان کە بڵێن دیارە بە بتڵە غازەکە دایانتە سەریا و نەزیف بۆ مردووە. خێزانەکەشی لەو دیوە بە چەقۆ کوژراوە، برای خێزانەکەشی عینەن لەولاوە بە چەقۆلیاندا و چاویان بەستاوە لەگە دەستیا بە چەقۆلیاندا و کوشتیانە. هیچ شتێکی وان نییە و هەتاکو و دڵنیاش نەبینەوە ئێمە قەت بۆ لای کێشەی کۆمەڵایەتیمان هەر نەماوە لەگە هیچ کەسێکە. تەرمی ئەحمەد حوسێن لە زێدی خۆی لە سەنگاو بە خاک سپێردرا و هاوژین و برای هاوژینەکەشی گەڕێنرایەوە حەویجا. هیوا حوسامەدی ڕوودا و کەرکووک.